وەرزی دووەمی زنجیرەی دێکستەر ریزەرەکشن دروستەکرێت. کەمێک پێش ئێستا بە فەرمی تۆری شۆتایم ڤیدیۆیەکی مایکل سی هۆڵیان بڵاو کردەوە کە ناسراوە بە دێکستەر، خۆی پێی ڕاگەیاندین کە بڵێ بە فەرمی وەرزی دووەمی زنجیرەی دێکستەر ریزەرەکشن دروستەکرێ و بەم زوانە نووسینی چیرۆکەکەی دەست پێیەکە. مایکل سی هۆڵ لە ڤیدیۆکە زۆر سپاسی بینەرانی کرد بۆ ڕێتینە بەرزە بۆ ئەو بینەرە زۆرەی کە هەی بووە. ئەنجا فەرمونون بینەری ڤیدیۆکە بن. Hey, what's up? It's Michael C. Hall here. First of all, I just want to thank all the fans for tuning in and taking the Dexter Resurrection ride with us this summer. Hope you enjoyed it. And secondly, we've been greenlit for another season. There's more to come. The writer's room is assembling now, and details will be forthcoming, but I wanted to be the first to let you know that the story continues. ئەمە هەواڵێکی زۆر تایبەتە بە فانەکانی دێکستەر. بەجددی وەرزیەکەم زۆر تایبەت بوو. هیوادارین وەرزی دووەمی جواب بێ و چاوەڕێی ئیشێکی گەورەیان لێ یەکەین. ئەزانم هەمووتان چاوەڕێی ئەو ڤیدیۆی منن کە بە تەواوەتی باسی هەموو وەرزیەکەمی زنجیرەی دێکستەر ریزەرەکشنەکەم. چاوەڕێ من ڤیدیۆیەکی زۆر باش بەڕێوەیە بەم زوانە. دەمێکە وعدم پێیاون، بەڵام چاوەڕێ بن شتی کواڵیتی بەرز و شتی پڕ زانیاری کاتی پێویستە. ئیشەڵڵا هەوڵێم هەفتەی داهاتوو بۆتان دارێم. ئێوە خۆشەویستن تا ڤیدیۆیکە خواتان لەگەڵ.